بسم الله الرحمن الرحيم. الحمد لله حق حمده، والصلاة والسلام على من لا نبي من بعده وعلى آله وأصحابه ومن استنى بسنته وسار على نهجه إلى يوم لقائه أجمعين. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا وحبيبنا محمدًا عبده ورسوله، صلوات الله وسلامه عليه وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. خۆشەویستان و ئازیزان، لەگەر نزیکبوونەوە لە کۆتایی مانجی مبارەک و مانجی ڕەمەضان، مانجی نازڵبوونی قورئان، مانجی تەهلیل و تەسبیح و تەراویح و غوفران، مانجی بەرەکەت و نازڵبوونی ڕەحەماتی خوای گەورە، مانجی بوونەوەی دەرگاکانی بەهەشت و داخرانی دەرگاکانی جەهەنەم و کەلەمچەکرانی مەڕەدەی شەیاطین و گەورە شەیطانەکان، ئەو مانگەی کەوا مانجی فتوحات و سەرکەوتن، مانجی سەبر و تەحەمل، مانجی فێربوونی ئەخلاق، مانجی فێربوونی تەقوا، مانجێک کەوا لەسەرمان واجبە شکرانەی خوای گەورە بکەن و لەعەلەکم تەشکوڕون، مانجێک کەوا بە هەزارە و بە ملیۆنە و بە ملیارە دوعای مسلمانان بەرزە بنەوە لە بۆ ئاسمان و خوای گەورە چەندەهای قبوڵەکە، مانجێک کەوا هەموو شەوێک خوای رب العالمین لە چەندەها کەسی ئومەتی محەممەد المستەفا خۆش دەبی صلی الله عليه وسلم، خوای گەورە لەوانمان حساب کە لەگەڵ دایک و باوکشمان و مردەکانمان، ئامین یا رب العالمین. ئازیزانم، ڕوکنەکانی ئیمانمان باس کرد، ئەن تؤمنە بالله ومەلائکەته وكتبه ورسله، ئەوڕۆ دەینە سەر واليوم الآخر، لە ئاخری ڕەمەضان دەینە سەر يوم الآخر، ئاخری دنیا کە کۆتایی پێدێ، کەت پێی دەڵێن کە کۆتایی بە دنیا هات پێ دەڵێن يوم الآخر یان يوم الآخرة، ئەوجا کە دنیا کۆتایی پێ هات پێی دەڵێن قیامەت. باسی قیامەت بکەین، باسی علامەتەکانم کردووە لە کەناڵی بانگەواز لە 14 حەڵقەی یەک بە دوایەک کە علامەتە گچکەکان و گەورەکانم باس کردوون بە مجمەلی، دووبارەی ناکەمەوە. پیاوێک جبریل عەلەیهی السەلام لەسەر شکلی پیاوێکی جوانی خاوێنی مەندیلێکی سپی لەسەری بوو کە ئەوەیەکی کلکێکی بەردابوو لە مەندیلەکەی بینی هەردوو شانەکانی، هات چۆچی و چۆچی پێغەمبەریدان صلی الله عليه وسلم دانیشت، هەندێک پرسیاری لە پێغەمبەری خوا کردن، فەرمی ئەخبرنی عن الإسلام، ئیسلام چییە؟ و پێغەمبەر جوابی داوە صلی الله عليه وسلم، أن تشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وتقيم الصلاة وتؤتي الزكاة وتصوم رمضان وتحج البيت إن استطعت إليه سبيلا. پێنج ڕوکنەکانی ئیسلامی پێ فەرموون پێغەمبەر صلی الله عليه وسلم، دوای فەرمی صدقت، دوای لێ پرسیە دی ڕوکنەکانی ئیمان چییە؟ أخبرني عن الإيمان قال أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وبالقدر خيره وشره. أو زال بيغمبري برسي صلى الله عليه وسلم أخبرني عن الإحسان، فرمي إحسان سي فرمي درجك لا يعني إيمان برستر، فرمي أو أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك، أو ها خواي بفرستي جل جلاله فكأنما تو خداي بيني، أجر توش خداي جورا نبيني خواي جورا تدبينيت. ودوالي برسي قيامة كنجية، فرمي ما المسؤول عنها بأعلم من السائل، أمن لو كسي باشتر نزانم كسؤال لدكا. وهروها فرمي علامة كانت يا بيغمبر، علامة كانت بيغوتن عليه الصلاة والسلام. دوای هاتنی علامەتە زۆر گەورەکان و دنیا کۆتایی پێ هاتنی ئەو دنیاە، هەتا یەک کەس مایە بڵێ ئەشهەد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله، دنیا خراب نابی. کەنجی وەی لێ هات کەس نەما بڵێ لا إله إلا الله. هەندێک خەڵک دەڵێن الله الله، دەڵێن ئەوە چییە؟ دەڵێن گوێم لە باو باپیری خۆ بۆ گوتیان الله بەس نزارم چییە. سبحان الله، یەک کەس نامێنی لەسەر ئەو زەویەی بزانی ئەڵڵا چییە. بایەکی فێنک پێشنجی هاتیە هەرچی ئیماندارە وەفاتیان کردو لەگەر ئەو بایە فێنکەی، بەس ئەوانە ماینەوە کە خوای نەناسن. ئیتر نەفخی سوور لێ ئەدرێ، هەندێک عولەما فەرموون 3 نەفخن، هەندێکە فەرموون 2. نەفخی سوور لێ درا و دنیا خراپە بێ. خەڵک چەند ساڵە لەبن ئەو زەویە دەمینەوە، الله ئەعلەم. پاش ئەو چەند ساڵانە نەفخێک لێ دەدرێ، طبعا ئەوانێ دەرێن 3 نەفخە، نەفخێکی ترسانێ ئێکشی دنیا خراببوونەیە. نەفخێک لێ دەرێت دەنگێکی گەورە، فإذا نفخ في الصور، وەختی نەفخی سوور لێ درا، فإذا هم قيام ينظرون، خلق هەر دەستوو لەسەر جێ خۆی. يوم يخرجون من الأجداث كأنهم جراد منتشر، عالم هەر دەستیتۆ لە شوێنی خۆی، هەر کەسەی لە ڕۆژی القارعة
دەنگێک دێ خەڵک ڕاست لە چێو هەڵدەستیتەوە ڕوحی ببەردێتەوە یان یوم الطامة الكبرى ڕۆژی دەنگە گەورەکە یوم الصاخة 95 ناوی هەن قیامەت ئەوەی ئەمن بینی بم یەک بەحثم جارێکی نووسی لە بەحثی تەخەڕوجی کولی شەریعە لەسەر ئەسماء یوم القیامە هەتا 95 ناوم بەس لە قورئانی هینان دەرێ بێزگە لە حەدیثی پێغەمبەری صلی الله عليه وسلم یعنی نێزیکەی 100 ناو هەیە لە بۆ قیامەتێ رب العالمین زۆر ناوی لێ ناینێن لە ناو عەرەبیە هەر شتێک زۆر ناوی لێ بن زۆر گەورەیە زۆر عەظیمە چ لە قیامەتی گەورەتر ئەو قیامەتەی هەزاران مەظلوم دەڵێن خودایە کەنجی ئەو ڕۆژە دادێ زاڵمی ببینین سەراو بن بووە و زەلیل و ڕوت و پێخواس و بێدەسەڵات و بێحیمایە و بێکەس و ماڵوێران ماوەتەوە دێ پێکانم ماز بکە و ناڵم پێکانم ماز بکە دەبێ کەنجی ئەو ڕۆژە بێ ئەو ڕۆژەی کەوا رب العالمین کە تەجەلاکە لە بۆ مەیدانی مەحشەری هەرچی کافرە محاوەلاکەن سوزدەی بن بس خواهي قورا فرمي لا يستطيعون ناتوان سجدي بن سبحان الله ئەوانەی لە دنیای سەزدەیان نەبردبی و ڕکوعیان نەبردبی لە قیامەتێ بە هەموو قووەتی خۆ لەگەر هاتنی رب العالمین ئەها دەکەن محاوەلەکەن خۆ نەوی بکەن یەک کەس پشتی ناجوولێتەوە یەک فەقەراتشی یەک گەیدە جسمیدانی ئەها بسوڕێتەوە بخواربیتەوە ئیمانداران ئەتوانن لەوێش سەزدە بن و لێ ڕکوع بن بەڵام هەرچی کافرە هەرچی منافقە هەرچی شەیطانە هەرچی عەبدی نەفس و شەیطانەکانە ناتوانی سەزدە بە چکە لە دنیا داوان لێکرا بوو وەهم سالیمون سەلامەت بن پشتیان ئیشی دەکرد لە دنیا سەزدەیان نەبرد ئێستا بەتەمان لێرە سەزدە بن زۆر سەهوونە ئێرە جێی نیفاقی نییە ئێرە جێی واستەی نییە ئێرە جێی درۆ دەلەسان نییە حاشا ئێرە جێی پارەدان و بەرتیل و اختیلاس و دزی و فێڵکردن نییە ئێرە جێوەی نییە ئێکە کارەبای 4 ئەمپێر هەبی یەکە 40 ئەمپێری هەبی ئێرە جێ ئەوەی ئەوێ جێوانە نییە واستە و شتیوانە نییە ئەدی جێگای چێە جێگای چیە لمن الملك اليوم لله الواحد القهار ئەو ڕۆژە خدا مالکی يوم الدين خۆی جل جلاله شرافەتی ئەو محکەمەیە دەکە المحکەمة الكبرى ئەو محکەمەی منداڵە گچکۆکەکانی سووریا چاوەڕێی دەکەن ئەو محکەمەی ماڵی ئەو مامۆستا چاوەڕێ دەکا کە ناوی نەزار بوو لە تابقێکی بەخۆ بە 3-4 خێزانە بە ماڵ و منداڵەوە بە ساروخەکی ئەو ماڵە کۆر بووی یەک نەفەریان لێ ماویش لە ئەمامی بەرامبەر جوولەکەی ڕاوەستا بوو بە یەک ساڕۆخی ئیسرائیلی ئەو محکەمەیە ئەو ڕۆژەیە کەوا ئەو منداڵانە زیندە بەچار کراون بأي ذنب قتلت لەیان دەپرسێ بۆ کوژرا لەسەر چی کوژرا ئەو ڕۆژەیە کە هیچ کەسێک دەنجێ ناکە لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا يكز دنجينيا وخشعت الأصوات للرحمن فلا تسمع إلا همسا لهيت قاعيشي لهيت ميدانيشي نییە 50,000 ساری بەشەر ڕابوەستی ئەو جە یەک کەس دەنجی لێوەنێ لە دەنجی هەناسەی زیاتر لەوەی زیاتر ئەو ملیارە بەشەرێ لە ئادەم هەتا یەک نەفەر لەسەر ئەو دنیای ما هەر هەموو لەوێ کۆبوونەتەوە بە جن و ئینس و مەلایکەتەوە کەسێک دەنگەشی لێ نایە سوبحان الله بۆ رب العالمین مەوجودە خوای گەورە هاتووە چێ هەیە دەنجێ بکە هەتا خوای رب العالمین پێی نەفەرمێ يوم يقوم الناس لرب العالمين هاتانا فرمي فلاني كوري فلان قسان بك يكس ندن جيبك الله أكبر أو يبينا بيش سايو خوت أتو راوستاوي 1000 بيل زي بيش راوستا بينا بيش سايو خوت يان ساوا كان هاتونا تيرين هم خلق أو هاي كرديا 50,000 سالة يك بشري خواناني نخوارديا يك بشري خوا قوم آوشي نخواردو يك بشري خواناتواني يك بي بزولي ببي أمري خواه رب العالمين أي هوار خدا دەبێوە چ ڕۆژێک بی یا رب العالمین دەبێوە چ ساتێک بی دەبێوە چ کاتێک بی ئللا ئەو کەسانەی لە بن سێبەری عەرشی خوای گەورەنەوە خوای گەورە دەیان پارێزی بە نسبەتەوانی ئیعتیادیە ئیمامی عادل ئەو گەنجەی تۆ بەکارە و پەروەردەکراوە لە مزگەوتێ ئەوەی دلی بە مزگەوتەوەیە ئەوەی بەدەستی ڕاستی خێری دەکە دەستی چەپەی ئاگالی نییە ئەوەی کەوا لە پێناو خوای گەورە یەکدیان خۆش دەوێ ئەوەی فرمێشتی لە چاوە دێتە خوارێت تەنها لەبەر خاتری خوای رب العالمین ئەوەی کە ئافرەتێک داوای خراپە و فاحیشە لێ دەکە حاشای خوشکە بە ڕێزان ئافرەتێکی بێدین و جوان و ئەوانە داوای خراپە لێ دەکە دەرێ لە ترسی خوای گەورە ناکەم ئەوانە لە بن سێبەری عەرشی خوای گەورە لە ئەماندان یاخود
حادثی دیکەش هەندێک کەش لە بنسێبەری عەرشخوای گەورە ئەگەنا ئەو خەڵکە لە زەیقەتێکی هەن ناخۆشدایە هەزار جار تەمەنای مردن دەکەن بەڵام مردن نایە ئەوجا لەو حاڵەتەیە رب العالمین سەریع الحساب دەست بە حیسابێ دەکا ئەو بەشەریەتە ئەوەی کە لە بۆ جەهەنەمێ دەڕوا لۆ جەهەنەمێ ئەوەی لۆ باشتەشە لۆ باشتێ دەڕوا یا ڕەبی خۆیان پەنامان دەی لە ئاگری جەهەنەم یا ڕەبی خۆیان پەنامان دەی لە ئاگری جەهەنەم یا ڕەبی خۆیان پەنامان دەی لە ئاگری جەهەنەم پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم هەر کەسێک ڕۆژێ سێ جارە بەری خودایە پەنا ئەگرن بە تو لە ئاگری جەهەنەمێ ڕۆژی قیامەتی کە بردیان نێزیکی جەهەنەمیان کرد جەهەنەم دەرێ یا ڕەبی ئەوەی نێزیکی من نەکەن چونکە هەموو ڕۆژێ سێ جارە خۆی بە تو پەنادا بە عەزەمەت و گەورەی تو سوبحان الله ئاسان نییە خوا هەموو ڕۆژێ بڵێی اللهم إني أعوذ بك من النار اللهم إني أعوذ بك من النار اللهم إني أعوذ بك من النار هەموو ڕۆژێ سێ جارە سێ نەک حەفت جارەکەی پاش نوێژبێنی اللهم أجرنا من النار اللهم أجرنا من النار کە حەدیثێکە ضعیفشە نەک هەر ئەوە سێ جاران بڵێ ڕۆژێ بە هەر پێنج فەرزە سێ جاران لە شەو ڕۆژەکی سێ جارش بڵێ اللهم إني أسألك الجنة اللهم إني أسألك الجنة اللهم إني أسألك الجنة بەهەش دەڵێ خودایە هەموو ڕۆژێ سێ جارەوەی داوا منی لە تو کردیە ئەدی ئەو کەسەی کەوا لە پاش تەحیەت دەرێ اللهم إني أعوذ بك من عذاب القبر ومن عذاب جهنم ومن فتنة المحيا والممات ومن شر فتنة المسيح الدجال تۆ بڵێ کابرا 56 ساڵی ئەوە برێ لە عەدالەتی خوای گەورە بوەشێتەوە بیسووتێنی یان بیبەتە جەهەنەمی یان عەزابی قەبری بدە ئەبەدەن یا ڕەبی خودایە پەنامان دەی لەو عەزابانە لەو خاتری عەظەمەت و گەورەی خۆ وأن الساعة آتية قيامت نقدي وهاتية بنسبة خداي تيبر وشتانا بنسبة ما عندك تيبر يا عندك استاش عندك لموضوع بنسبة خواي يورشتانا بتيبر وشتانا خواي يور لي شيء خوي بويتوا وأن الله يبعث من في القبور زنديت عندك تقول قبر كان دينا دري أي أواني باورتان بهستانا ونيا لقبري أجر هيت آياتك باور بينيا هیچ حەدیثێکت باوەڕ پێ نییە باوەڕت بە هیچ پێغەمبەرێکی ئەو سەرزەویە نییە باوەڕت بە هیچ کتێبێکی ئاسمانی نییە من یەک شتت لێ دەپرسم ئەگەر مردی چاوەکان کردنە سەرێک دی دەرچوو ئەو شتە هەموو ڕاستە چ دەکەی بەس پێم بڵێ چ دەکەی ئەو کاتی مردن ئی تەجربەکردنیەوە برێ با تەجربەی کەم بزانم چ دەبی گەڕانەوەی هەیە ئەبەدەن کەسێک ناگەڕێتەوە لە پاش مردنێ نەکەن ئەو شتەی تەجربەکەن قوربە سەری خۆتان کەن ئیمانی بە تەواوی بینن باوەڕتان بە قیامەتی خوا هەبێ قەت لە عەدالەتی خوای ناوەشێتەوە هەندێک قڕ هەندێک پڕ هەندێک مردوو هەندێک زیندوون لە پێستی مردووان هێندێک لە ئاه و هەنسک هەتا سبەینێ بگرێن هەندێکش لە بەرخۆشی خەویان لێ نەکەوی هەندێک لە ناو تەپڵ و مۆسیقا هەندێک لە ناو دەنجی منداڵەکانیان خەویان لێ ناکەوێت لە برسان چۆن لە عەدالەتی خوای دەوەشێتەوە ئەو دنیای بێ ساحب بێ چۆن ئەو دنیای بێ ساحب دەبی ئەدی هەم پێغەمبەرانە بۆچی هاتوون ئەدی ئەو مانگ و ڕۆژ و عەتارد و زوهرە و زەوی و مەریخ و کاچێشان و فلان ئەوانە چۆن بێ ساحبن ئەوانە خانوێکی بێ ساحب لەو شاری دەبینیەوە کاو لە خانیەکی بێ سەروبەری بە 20 وەرەقە و بە 5 وەرەقەش دەیبینیەوە کەسێک پارچە عەردێکی دەبینیەوە لەسەری زۆستی بڕۆ خانێکی دروست دەکەم لەسەری چای زۆستی بڕێ لێرە خانێکی دروست دەکەم بزانم 50 زەلامی بە قەناست لێ خڕدەبی تۆ دەرێ کاکە و عەردە عەردیم نا ناوگەلیتان دیتیا کەپرۆکەچی بە 20 وەرەقی بەکرێدەن دوکانتان دیتیا زوو کەپریان بە 5 وەرەقی لە ڕۆژ لۆ ساعتێک و 2 ساعتی بەکرێدەن جێمایە بێ ساحب باش ئەو دنیا کو باس بێ ساحبە لە عەقلی هیچ بەشەرێکی عەقلی سەلیمی هەبێ دەوەشێتەوە دنیا بێ ساحبی دەوەشێتەوە محکەمەیەک نەبی محکەمەی ئەو هەموو گەورە و گچکەی ئەو شتانە لەسەر ئەو دنیای دەکرێن نەیکە ئەبەدەن ئەستەغفر الله من أحب أن ينظر إلى يوم القيامة فليقرأ إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت وإذا الجبال سيرت وإذا العشار عطلت وإذا الوحوش حشرت ئەوەی بیاوێ قیامەتێ بینی با جوان تەماشای سوورەتی ئیدە شەمس کوویڕەت بکە کاتێک ڕۆژ پووکایەوە هەموو زاناکانی فەلەشی دەرێن ڕۆژ نیوەی تەمەنی خۆی بەڕێ کردیە ئەو ئاگرە هەربسووتێ ڕۆژێک نییە گاز نییە نەفت نییە بەنزین نییە یعنی ئەو ڕۆژ هەرۆکی خۆ دەبی نیوەی تەمەنی بەڕێ کردیە نیوەی زۆر زیاترش بەڕێ کردیە پێغەمبەر فەرمووی قاسم ئومەتی من ئەگە ئومەتەکان لە سبەینی هەتا مەغریبێ دنیا لە سبەینی هەتا مەغریبێبی ئێستا بەشەریەت لە عەسری هەتا مەغریبێ ئەو هەندەی مایە ئەو جەب کە پێغەمبەر قاسم 1400 ساڵ فەرمی لە عەسری هەتا مەغریبێ مایە دەبی ئێستا چەند مابی خۆ ساعاتێک مابی لەکن خوای گەورە چەند مابی هەر رەب العالەمین نەزانی کەس نازانی کە ئینجا قیامەتە شاعر دەڵێ
لتفسير قرطبي أو شعر مزور تدري مثل وقوفك يوم العرض عريانا مستوحشا قلق الأحشاء حيرانا اقرأ كتابك يا عبد على مهل فهل ترى فيه حرفا غير ما كان ببيرم دي عمر عبد الكافي أو شعري خندولو خديجة بن كنا أوي كنالي جزيري يكسر بو محد زبالة ترسي أو شعري باسي قيامته دلي بینە پێرساوی خۆت لە ڕۆژی قیامەتە ڕوت و پێخواس و خەتەن نەکرا و دەڵێ تازە لەدایک بووی بەس بە گەورەی لەدایک بووی نەک بە گوسکۆکەی تەماشی خۆت دەکەی ناوێت تەماش خۆت بکەی مەجالت نییە هەر چاوت لێ دەخۆ کەنجی خوای گەورە تەماش دێتن محاسبەی تو دەست پێ دەکات ڕوت مستەوحیشەن شێتی هاری غەریبی هەموو شتێکت کردیا ناشتەوێت کەس ببینی نازانی چ بکەی قەلق الأحشاء حيرانة محيري اقرأ كتابك زۆرە بەدەستی ڕاستت وەرگیران بەدەست چەپێ وەرە کتابەکەی خۆشت بخوێنەوە يا عبد على مهل بس للسرخ وتماشكي فهل ترى فيه حرفا غير ما كان حرفێکی دەبینی لەسەرت نووسرابی حاشا استغفر الله ومەلایکەتانە شتێکیان نووسیبی کە نەتکردبی أبدا حرفێکی نابینەوە خوای گەورە فەرمی اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا ئادەی کتابی خۆت بخوینەوە بزانە بە خۆت حسابی خۆ بکە دەخۆ بای چەندی یەکێک دەستە دوکانێ دەرێ قەرزداری دەری کاکەلۆ قەرزدارم دەری وەرە کاکەوت تەماشە دەکەتێ چیلۆیەک فلانم لە ڕۆژێن دەهێن دەبێت کچەکەی هاتی ئەوەی بردە کوڕەکەی هاتیەوەی بردە جا دەرێ کاکەوەرە حسابی خۆت لەسەر مێزیدانی دەی تەشبیه نەبی ولله المثل الأعلى خوای گەورە فەرمێ دە تەماشەی کە سەوت و سوورە بزانە لە چێن دەرێ ئێرەیان لەسەر من نووسێ مەلایکەت ئەمن نەمکردیان والله زۆر قورسە برایانی بە ڕێز و خۆشەویستم یعنی نەک ئەمن کەس نەتوانی وەسف کە کەس وەسفی قیامەتێ ئەگە بەس بە ئیمانەوە بە فکرەوە ڕۆژێکی دابنیشی لەگەرە خۆت دەرگەی لەسەر خۆ پێوە دەی بە تاقتەنێ فکر کێ ئەوە دانیشە برێ بزانم چم کردیە ماڵی شێم خواردیە بزانە غەدرم لە چێ کردیە گردنی خۆم بە چێ ئازاکەم پێرێکە دەوڵەمەندێک ئەو ڕسبێنێ دەوڵەمەندێک تەلەفۆن لەکردم گوت مامۆستا ئەحمەد ئەمن ئێستا دەزانم مردن چەند نێزیکە زۆر ئێستا هەست پێ دەکەم مردن نێزیکە کابرا دەوڵەمەند زۆر دەوڵەمەندە لە هیچی کەم نییە سوبحان الله یعنی لە بەغدا و بەسڕاش مەحەلی هەیە هەمی بە تەلەفۆن بەڕێوە دەبە کەشخەوت جوان و جاحێریشە دەیگو زۆر هەست بە نێزیکی مردنێ دەکەم بەڕێزانم ئەو کەسە دوور لە ڕوتان زۆر جێ لە ئەوەی مردنێر لە دووری خۆدادەنێ بەس پێم بڵێ ئەو زلکە ئێستا لەبەرت کرێت چێ دەزانی بە خۆت لەبەر دەکەوە یان مردوشۆر لە حەمامی مردی لەبەرت دەکاتەوە چێ هێ زەمانت بدەتە من ئەو قاتە ڕەشەم لەبەر کردیا داخۆ لە دوو قاتە ڕەشەی سپیەکەی لەبەر دەکەم یان نا چێ هێ زەمانەتم داتێ لەسەر ئەو مێزەی با سەد دەفتەری بدەمێ دەی کەس نییە کەس نییە نەوت لە دنیای زەمانەتت داتە دەگەی و ماڵی خۆت کەس نییە زەمانەتت دەتێ ئەو دڵت دەڵێن دڵە گەورەکەی کورە دڵ گەورەی چییە دەست خۆتەوە لێ بکە دڵۆکەیت و ئەوەن دۆکەیە بە نەفت و گاز و کارەبای ئیش ناکە خۆ لێ دەدە دەقەی 72000 جار لێ دە بە قورئان ئەگەر خوای گەورە دای نابی یەک جار لێ دەدە و نایبینی و زارشکە لێ بدات و خلاص کاکە ئەی هاوار ئەو فێڵ لە خۆکردنە هەتاکەی ئەو غەفڵەتە هەتاکەی کاتە گوناهێشی دەبینن نەک خوا نەک قیامەت هیچی بەبیر نایەتەوە پەنا بە خوای گەورە یا ڕەبی خوا لە غەفڵەت دوورمان بکەی یەڵڵا لە ڕۆژی قیامەتێ چێنە ئەوانەی کەیف خۆشن فأما من أوتي كتابه بيمينه فيقول أواني بدستي راستي كتابي خواه وردقرنوا هاوار دكن حتى خدا قوتي دايني بربق قرجي هاوار دكن هاؤم اقرأوا كتابيه ورن كرة ورن كتابكم بخوينوا هیچ ئاگای لە خۆنیە هیچ شەرمێنەکە هاوار دەکە کورە وەرن کتابەکەم بخوێنەوە والله من دەرچووم والله نازح بووم والله بە ئەبەدی والله ئیسراحەتم کرد والله سەرما و گەرمام نەما غەمم نەما نەخۆشیم نەما عاجزیم نەما ئەچمە بەهەشتێک ئیلا قیلە سەلامە سەلامە ئەرێ ئەی هاوار باوەڕت بەوەی هەیە کورە کاکە گە باوەڕت بینێ کافری والله کافری هەستە بڕۆ دەرێ ئەگە باوەڕش بێت خوا فکری لێ بکەوە لە خاتری ئەو خوای فکری لێ بکەوە لەوەی خۆشتر هەیە ئەتو کتاب دەست ڕاست بگری بەبرێ هاؤم اقرأوا كتابيه یا ربی خوا لەوان حسابین یا ربی خوا لەوانە بین یا ربی خوا لەوانە بین یا ربی خوا لەوانە بین هاوار کەین لەو بۆ ماڵ و منداڵمان لە بۆ برا و خوشکمان لە بۆ دایک و باوکمان لە بۆ برادەر و دۆستەکانمان ئەوەی ڕۆژێک ناسیمانە بڵێ کورە سەیرم کە سەیر هاؤم اقرأوا كتابيه وەرە بخوینەوە من نازح بوویمە الحەمدولله
والله ثم والله لو يخوشترني نلا دنيا نلا قيامته. بأحمد بن حنبل يا فرمو رحمه الله خوشترين روش كنجيا فرمي خوشترين روش أو روشين لاقي راسن دتيتنا وبهشتو دلم ها اقرأوا كتابي الحمد لله درسهم خلاص أو تو برزان نازع بوني دنيا شهادة كاني دنيا تعين بوني دنيا شركة هبوني دنيا فارق أذكرني دنيا كرة وأنا هم زائل ما عندكم ينفد وما عند الله باق أو إخواد منتو أو دنيا لو شيء يان ميراتا يان لدكوي يان ديت الدكتور يان دبي أجهز نبي بير دبي أجهز نبي دمري فأنا بخوي أدي أواني بدستي سبي وردقنو يا ليتني لم أوت كتابي ولم أدري ما حسابي خوز قهاتي كتاب مورنا قربانا كبدست سبي الله بشتوي دنو بشر مزاري نابي الرويان تبكي يلا كتابك بدني دي يعني بدست سبي ورقمو بينا بيش ساي خود باشا چه لو دكا بدستي سبي كتاب تورقتو أي هاوار اگر دستي سبيان قوتان ورد بدست سبي ورقو دتاني بري دستي خمبرناكم دتواني بري كتابك كم ناوي دتواني بري بوتسيما دري يا ليت خوزقه ورم نقربا خوزقه هرسي كتابم نديد ما خوزقه هر نباما يا ليتني كنت ترابا خوزقه خول بام اخ بام برد بام دار بام حيوانات بام خوزقه دور لورتان جو دريجك بام لسبين تاور ايش يمكن بس نهاد بام ايرو بدس سبي كتابي خمر قرمو هزار زار او تمنى انا ذاك البلام او تمنى ظالم كان مطالبي ظالما لروج قيامته دلين بما نقرينو خدايا دەچینەوە دنیای جارشتکە کوڕە زاڵم چێ گوێت لێ ڕادەگری چێ تەماشای عەریزەت دەکا چێ عەریزەت بۆ دەنووسێ دەستەکەی خۆت شاهێدە لەسەرت ئامادە نێشتێکت بۆ بنووسێ بڕۆ بەرەو جەهەنەمێ بڕۆ پەنا بەخوای گەورە هاوار دەکە یا لەیتەها کانەتی القاضیە خۆزگە مردن هاتمە مردنی چی ئەو مردنە زۆر شەڕەفەکی گەورەیە لەوێ ئەو شەڕەفەشت بێ بەدەست ناکەوێ يعني الموتة الأولى درم جار خوزقا همردنكي بيشابا مردنك هزار زابا اشتري لوي ما أغنى عني مالي زهوار ده كان واي مالي من سي استفادي نبو واي أو هم روجت هلك عني سلطانية هارون الرشيد قلت قبرك ملولدا نخوش فمي قبرك ملولدا با قبري خمبين نخوش بو أولا ليقل سوسر قبري قلتي يا من لا يزول ملكه ارحم من زال ملكه تماشي قبري كير قلت ما أغنى عني مالي هلك عني سلطانية مالي من تسي استفاده لنا وقبري سبكم لمالي خو أو هم مالا أو قصر أو هم زارية أو هم قوة أو هم دنيا لبردستي منا وإستاد اسمنا وإيرا أي أوي كوا ملكت هر لبو دميني الرحم بويك هيتس ملشي نما هيتس ملدس نما هيتس خذوه فغلوه ثم الجحيم صلوه مال ويراني أوي بيت بلين رايتشن برو جهنمي حتى القرآن وآياتاني بحثت جهنمي وكافران بن رقن آيات كان برقي خذوه فغلوه ثم الجحيم صلوه آيات كان بحثي باش إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب ترابا وكأسا دهاقا يعني سبحان الله حتى أسلوبي كدي خيني وحزدك آياتي بهشتنا بوتي قيامة خطرة برزان وخوشويستان لبردوش تا زور خطرة يك دعاء هيت استفادة إنيا هندي دعاء بكي دعاء لشي دفاري وامتحان خلاص يك رحمي نيا لبو كافر خواي جورا للروج قيامته هيت رحمي لو كافرانيا لا دنيا رحمة بيدكا بيغمبري عن لو دنيري خلق نصيحتي عندك تلفزيون هي قصري عند داتي زيري عند داتي باري عند داتي الزنا وفاحشة عنها ومشروبات عنها وما بيدك انه هورجي عند اللي عاته وبطي مشروب اذا صدق وبما بيدك اللي لسزنا كان اي مجلبن است اي او دقيقه است متي دادرجن ايوه است لبني نو كان هاوردك لا اله الا الله نينو شالي هنا تدري ايوه تعدى شرفنا موسى شالي كديا ايوه مالن ويران كدي ايوه اجريان برداي تماري ايوه ناتون لسرت نشتي خوب زوليني انا دقيتي دان لسزني ظالم كان بلام للروج قيامتي خمتان النبي ايما لسر تختداد نشن باذن خويا على الارائك ينظرون بيان بيدكن انشكو الدنيا زور بما بيدكن هل سوي بالكفار وما كانوا يفعلون دزانيت يام بما دك الدنيا هذا اللي قرب زام دخو خويا جوري يام بيدك خطر قيامه لبروي ان الصبر استفاده هي لجهنم ندعاش قبول دبي تيام بيدلن بجهنم كان ها تيام بيدلن اخسئوا فيها ولا تكلمون داوادا كان ليخفف عنا يوما من العذاب
ئاوا داوا دەکەن دەڵێن یا مالیک دەرگاوان جەهەنەمێدەری یەک ڕۆژ عەزابن لەسەر سووکە، یەک ڕۆژ پێشەنجی داوای مردن دەکەن لیەقضی عەلەینا ڕەبوک. 1000 ساریان پێ دەچی هەتا وەڵامیان دەن و پاش 1000 ساری دەڵێن ئینەکم ماکیثون، مردن نییە لە جەهەنەمێ. ئەو جاری داوایش کە دەکەن دەڵێن بەس ڕۆژەکی بینە دەرێ لە ناو جەهەنەمێ بین دەرێ هەناسەکی هەرچیشن و بابین و ناو جەهەنەمێ قەید ناکە. پاش 1000 ساری جوابیان دەنەوە دەڵێنی یەک لەحظەش نایەنە دەرێ لە جەهەنەمێ. سوبحان الله، یەک لەحظە ئەبەدەن ئەو هەندەش نییە، ئەو هەندە داواکاریش. ئەو جا دەرێ هەندێک تۆقی ئاگر دەبارن لە جەهەنەمێ لە ملیان دەکەن دەڵێن خوای گەورە فەرمی ئیخسەئوا فیها. ئیخسەء لە زمانی عەرەبیێ حاشا حەزری کەسێک بیە سەگەکی هەبی تۆڕی بکە برێ، لێرە نەمینی دەی خوای گەورە ئەو لە ئوسلوبەی لە بۆ جەهەنەمیان بەکردنە فەرمی ئیخسەئوا فیها، تۆڕی ببن لە ناو جەهەنەمێ وەلا توکەلیمون، یەک کەسش قسەشی نەکا، یەک داواکاریش نەکەن، بێدەنگش بن. ئەو جەهەنەم منبەرێکی لە ئاگری لەو شەیتانی دروست دەکەن، شەیتان دێتە سەر منبەرێ دەرێ خەڵچین دەتان زانی ئەمن درۆزنم، دەتان زانی شەیتانم، دژمنی خوایمە، کافرم، هەموو شتم لۆ بەرجێمتان کرد. ئەوەی نەڕازیە بابێتە جێ من. کەس ڕازی بچێت جێ شەیتانی پەنا بەخوای گەورە. گوتیان من وعدم دانگۆ وعدی من درۆ بوو، خوش وعدی دانگۆ ئەو وعدەکەی جێبەجێ بوو، لۆ بەرجێ خواتان نەکرد، لۆ بەرجێمتان کرد. ئەوە وەفای شەیتانیە. یا عەبەدەتە الشەیاطین، ئەوەی نەوها دەکەن ئەوە عەبەدەتە الشەیاطین، ئەو لاعیبانی وا دەکەن، ئەوە شەیتان پەرستەکانن. هی عەبەدەتە الشەیاطین، بڕۆ لە جەهەنەم بە شەیتانی بکەوە دەی هێوە چیوی دەکا گەنجەکی مە تۆپانی کرد لە تۆپانی گۆلی کرد وای کرد بوو ئەلە ساومشوچی میسی دەکەم قڕ بەسەر ماڵ وێران بەوەندۆکەی کافر دەبی والله کافر دەبی دوای پاشنی بری ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأن محەممەد ڕەسوڵ الله لە بنی ڕادەست بە ئیسلامەتی بکەوە بە نوێژشتی بکەوە. هو ئەزانە هەندێکش زۆر فشەیە. مامۆستا مسلیم فەرمووی کافر بوون کورە بەس ئەنعەمتەی بکە ئەنعەمت و ڕاست کافر دەبی بەس فەتحەی بکە ضەمە أنعمت يعني خواءة نعمة بما بخشي بري أنعمت أمن نعمة بخو بخشية يعني أمن نعمة بخلشي بخشية يعني أنعمت يا بري أنعمتي له خواي بكاربين يعني خوامي أستغفر الله راس كافر دبي والعياذ بالله بكسر شيء أنعمتي بك أنعمتي بس فتحة وكسرة وضمة أنعمتي بك أنعمتي ومال ويران بي فنا بخواي جورا زول سرتان درجناكم بلان ببيرتان دين موا شتكش هلا برانبر جهنمي لبو مسلمانان هەر کەسێکی چۆ بەهەشتێ جێی لە ناو جەهەنەمێ هەیە دەیبەنە جەهەنەمی پیشاندە لە دوو ڕەدەر ئێرە جێیت بوو ئەو خوای گەورە کافرەشی لە جێت و دانا حەدیثەکە موسلیمە بەڵام وەرە الحەمدولله لێرە نەجاتت وەرە با ببینە بەهەشتی الله کاتێک لە پردی سیڕاتێ نەجاتمان بوو لە قەنتەڕەش نەجاتمان بوو پردەشێکی چکۆکەترا ئەو جە بەرەو بەهەشتێ دەڕۆین الله ئەکبەر پێغەمبەرە فەرمی صلی الله علیه وسلم كأوها برو ناو بهاشتي دروي ملائكة لقرداد دلي 100 سال ماليتو أوها شهر زي ناو بهاشتي سبحان الله بلا ملائكة هلو خوش اللي قرد له تعرفه أو حوزته أو حورية كانتن أو خوش كانتن أو قصر كانتن أو خيمة كانتن تدش زاني كم زاد استجوري حورية خوي دبيني خيزانة خوي دبيني رب العالمين تساوي حورية هندد زوان كردنا پیغمبر فرمود قسم تل سالی بس تماشا تساوي یک حوری خوی دکا ملائکه در تراوست ور بزار تماشا زیشت کشکا خو هر اونیت تماشا دکی تل دانا سالی دنیای تماشا یک تساوي حوری خوی دکا حوری کلمه حور يعني تحير منه الاعين اواني خيل اگه انسان زور تماشا شکا تماشا تساوي اهل یک ناینو دری هن تماشا حوری عندك تساوي خيل دبن سبحان الله انسان دوای لوی دروا شوێنێکی خۆشتر دەبینی شتێکیت کە دەبینی وردە و جنس خۆشەکانی خۆی لە بەهەشتێ دەبینی ئەو جە دەزانی ئەو شەوانە چەند مهم بوو خەوت دات نەنووستی ئەو جە دەزانی قورئانەکەت لێرە فریاد کرد بە ئیزنی خۆی شەفاعەت لۆ کردی ڕۆژیەکانی دووشەم و پێنجشەمان لە دوای ڕەمەزانی فریاد کرد لەگەڵ دابوونی مسلمانان فریاد کرد لەگەڵ دابوونی زاڵمان چ قوڕی بەسەری زاڵمان کرد خوا لە قورئانێ فەرمێ وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا گچکەترین مەیلی دڵتان لۆ لای زاڵمی نەچێ دەنا فتەمەسەکم النار دەت بەتە ناو ئاگری جەهەنەمی کورە نەرێ گەورم کورە نەرێ قوربان کورە نەرێ لە خزمەتم ماڵی خۆت وێران نەکەی یەک مەیلی دڵی خۆتی پیشان نەدەی بە هیچ شێوەیەکی نەڵێ وەڵا لە خۆم شەو نوێژان دەکەم لە لای دیش لۆ خۆ ئەوە لەبەر دنیای خۆم لە خۆ لەگەڵ زاڵمەی دامە نەکەی لە خاتری خوای بس دقة خواي دابا دقة بيغمبري دابا دقة مسلماني حق دابا هذا مسلمان بايك كسش بي نري والله وجماعتك كم وكان أو ما مستابتنيك نفر مصدق داب دفاع عمل دقة بتماي دفاعي كسمة بدفاع خوا مدافع جل جلاله خوا حماية إيمان دار دقة أك خواي جورش تشي لساتو قرار دابي هر أول هيتي دي كنيا لكو تايدا داول خدايا رب العالمين دكين دلين يا ربي خدايا أوا مانجا رمضاني 1433 هجري كو تاي هاد
ممکنە هەر شەوێکی دیکەبی لە شەوێشکە زیاتر نەخۆ نابێتە سیویەک یا ربی خدایە لەگەر تەوابوونی مانجی ڕەمەضان یا رب العالمین گوناهەکانی ئێمەش تەواو بن یا ربی خدایە ئەو گوناهی ئاخری گوناه کردوتمان خدایە نەگەڕێنەوە سەر هیچ گوناهێکی دیکە یا ربی خوا ئیستیقامەمان بدەیتێ یا ربی خدایە لەبەر خاتری یەکێکی ناوە جوانەکانی خۆت سەڵات و سەلامی بێژمار بە دوعای ئێمە بڕێژی بۆ سەر ڕوحی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم لو شوێن لو كات مباركة يا رب العالمين يا رب خوا لأبو بكر وعمر وعثمان باقي صحابة كان خوش يا رب العالمين يا ربي خدا درجة ومقام برز كيتوا يا ربي خدا لعلمان ما خوش بخوا تمني زانان ما ندريش كأواني كماينا يا ربي خدايا نجين لزماني شي كعلمان من برسياري شرعيان لنكين يعني كس نبي برسياري اللي بكين خواه لو زمان نجين يا ربي خدا أو زيلة زواني ديبينين ببن بعلماء صالح ببن بحفاظ قرآن ببن بأهل علم الشرعي خواه أو يداوى كاريتي هي لبو هر نخوشتي يا رب العالمين يا أكرم الأكرمين خدا شفاء دي يا رب العالمين أو برايدو صالون يخون خوش يا ربي خدا شفاء دي يا ربي خدا شفاء دي يا شافي يا شافي يا شافي أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفيهم يا رب العالمين يا رب العالمين أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفيهم يا ربي خدا شفاء دي لخاتك عظمة قوري خود يا رب العالمين يا أكرم الأكرمين أو يكربوا إليه خدا جان أو آفرتاي من دالي نيا أو آفرتاني كوا نخوشيان هي جسديان ضعيفة خدايا لو خاطري عظمته قوري خوت بقوتيان كي إيمانيان بقوت كي هدايتي هم لايك بدي ببي عذابي بمان بيتو باشتي أو نخوشيانا هموي بكي بفضلو قوري لا يخوت بكي برفع درجات بكي بكفارتي قناها كان صبر وتحمل بيبدي بو نخوشانش يا رب العالمين وشفاء مجد يا أرحم الراحمين يا ربي خدايا ببي عذابي بمان بيتو باشتي يا ربي خوا ببي عذابي بهشت من بقسمتك يا ربي خوا شرمزاري قابتو نبين خوا لميداني محشر ورش شرمزار نبين بدست الراس كتابي خمان ورقدين لشهيدان وبيا صالحان لدو بيغمبران برون يا رب العالمين يا أكرم الأكرمين خويا لو كسان بين كلا بهشت رب العالمين بما أنا فرمي لدعوتك يا خويا للروجي جمعة فرمي عبدك من تتان دوي من لعي والرازي بندل يا ربي هموش تيكت بيدين دمو تساوى كانت سفي كردين خويا بهشت بقسمت كردين لآقري جهنم بنات داين أو همو نعمتت بيبخشينا هيت مناوي رب العالمين فرمي مجدتان لبي الليروا ليتان راضي بهم يا ربي خويا لمن راضي بي يا ربي خويا لو كسان بين يا ربي خويا لو كسان بين خدايا لدعوتي تو يقدي ببينينوا نزلا من غفور رحيم خويا لدعوتي تو يقدي ببينينوا خويا لدعوتي تو لقدايك وباو كبرى وخشكو أولاد وخيزان وأحباء ومسلمان يكترب بينه يا رب العالمين يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين يا رب العالمين أو دعانا من لقبول بكي يا ربي إخوة دعانا من لقبول بكي يا ربي إخوة مسلمان سركوتو بكي يا ربي إخوة سزنا كان آزاد بكي سزني مسلمان آزاد بكي إخوة المردي كان من خوش بي خدا لو دقيقة دا أمر در بكي خدا جان لو آخر شودا يا رب العالمين يا أرحم الراحمين هم مردي كان من خوش بي لمردي مسلمان خوش بي يا ربي إخوة لو خاطري عظمته قوري خود هر تاكيك بير من لو نكردوتو الدعاء لبكي يا ربي إخوة بو خود بو من جيرا بكي بو خود بو من زيبك يا رب العالمين يا أكرم الأكرمين مرادي بمراداني يا رب العالمين خوايا أواني بمراد مرادي ساشان حاصل بكي يا ربي خدا أواني قرز دار أواني ندار أواني هجار أواني كريدار أواني كوا مشاكل يعني على عائلك خويا على دور بري خويا دجمنات يعني يا ربي خويا لو خاطري عظمته قوري خود كاري همولاك زيبكي وصلى الله على سيدنا محمد آمنا من الحمد لله رب العالمين اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم.